بەنسبەت ڕۆشتنمان بەرەو بەغداد بۆ سبەینێ ئامادەکاریەکان تەواو بووە. ئێمە چەند ڕۆژێکە ئامادەکاریەکەین و مۆڵەتمان وەرگرتووە. هەموو کەسمان دڵنیا کردوێتەوە لەوەی کە مۆڵەتمان وەرگرتووە، ئامادەکاریمان کردووە و سیارەشمان بۆ دابینکردن و کات و شوێنیشمان ناوە بەوانەیە کە ناوی خۆیان نووسیوە و ژمارەی خۆیان لای ئێمە داناوە، پێمان وتون بێنە کوێ و لە چ کاتێکا و وەکەی دەرەچین. ئێمە لە هەڵەبجەی شەهید ئامادەسازیمان کردووە، چوونمان بۆ بەغا بۆ مەیدانی تەحریر، دەرەچین ئینشاڵڵا بە بەیانی سەر لە بەیانی زوو دەرەچین تا ئێوارە لەوێ ئەمێنینەوە. پاشتر لیژنەی نوێنەرایەتی شار و شارۆچکەکانمان ئەمێنێتەوە بۆ سەردانەکانمان لە بەغا بۆ لای بەرپرسانی حکوومەتی عێراقی. سەدان کەس ناوی نووسیوە و خەڵکێکی زۆریش ناوی نووسیوە، بەڵام بە بۆنەی دەرچوونمان و بە بۆنەی قەرەباڵخی شوێنەکەمە تا تقریبا 250 نەفرێک ناومان نووسیوە.